مثالی 7.10 دوودانە لور پێچە ینی یەکێکیان ڕەدیسەکەی ئایا یەکیشیان ڕەدیسەکەی بێ ئەم لور پێچە درێژن یەکەمەکەم گەورەکە زۆر درێژ بزانێکین ئەو موچواڵە ئەو ئێمە لێرە کاتە چی یومەن فۆرمولا ئەمەیان درێژیەکەی ئێڵا لە ناو ئەمایانایە بەڵام ڕەدوێنەکەی تیرەکەی یان ڕەدیوسەکەی ئایا ئەمەیان ڕەدیوسەکەی بیە ئەم درێژە ئەمەیان ژمارەی بڵین حەڵقەکان ئندووە لە یەکەی درێژیە ئندوو لە یەکەی درێژیە مانای ئەوەیە خۆی ینی لە 1 مترە ئندوو دانێتیایە وەکە ئێستا بزانێکین ئێمەکە چۆنە و گۆڕانکاری تەزوو لە مایان ناچی گۆڕانە لێرە دروستەکە یانیی EMF لێرە دروستەکە پوتەنشە لێرە دروستەکە سەرەتا بزانێکین ماگنەتیک فیلدی ئەم لولەکە زۆر درێژە یەکسانە بەچی ئەم مهینە بڵێن لول پێچە زۆر درێژە یەکسانە بە میو0 into I ئەگەر ژمارەی هینەکان into لە یەکەی مترە into بێ into I تەزوەکەش کردێتەنەوە ئایا ئەو کات فلۆکسێکە لەمەوە تێپەڕە بێت چەندێکە فلۆکس لە یەک هەڵقەیانەوەکە تێپەڕە بێت بەن ئەم بیەیە کەڕەتی ئەو ڕووبەرە لە یەک هەڵقەیانەوە کامیش لە هەر مترێکە ئینی یەک هەڵقەی تایە کاتێ PBA2 لە جاتی B ئەوە دابنێ کاتێ میو0 into IPA2 ئەمە بۆ یەک هەڵقەیانە ئەی بۆ ئەم خۆی ئین یەک دانە هەڵقەیەکەوە بوو لە چەند هەڵقەکەەوە گە درێژی ئەمە ئەڵبێت لە چەند هەڵقەوە تێپەڕە بێت لە ئین یەک کەڕەتی L ئین یەک کەڕەتی L چونکە هەر لە 1 مترە پەرتفەی 100 هەڵقە هەبێ ئەی لە نیو مترە چێنێکەیە 100 کەڕەتی نیو متر ینی ئەوەی نەکەی کە دە 5 مەسەر لە کۆتاییە فیە دۆزێتەوە یەکسانە بەما ئەمە ئەوەیە کەوێتە پشتی ئایەکە ئێمە کاتە میو0 PI2 N1 N1 N2 ئێستا بزانین ئەگەر لێرە فلۆکس بگۆڕین فلۆکس چۆن نەگۆڕ لێرە بیا بێ ڕووبەر بگۆڕی یانە بێ تەزوەکەت بگۆڕی تەمەنێرە ئەسانترین کاریوە تەزوو بگۆڕی E2 ینی بڵین ئپسیلۆن2 یان EMF بۆ ئەوەی ناوەوە کاتە چی ئەکاتە گۆڕانکاری لە فلۆکسەکە بەپێی کات فلوکسەکەمان نەمەیە جای بنێ بەڵام تەزۆکەمان بەپێی تایم وەگۆڕە کاتێ DI1 بە DT یا DI بە DT گرینە کامە ئێمە تامانە لێرە ناقسەیەکی لەبێ چۆرە فڕموڵە کە ماینەس M DI1 بە DT کە لێرە ئەم بۆ یەک دانە هەڵقا ینی بڵێم بۆ یەک ئەگەری خۆی یەک دانە بێ فیە کاتە LI ئەو ئێڵا بێگومان فێڵ سێڵفان دوتان سێوە پێ بینوتانە یەک دانە هەر خۆیەتی ئەمە هەر خۆی فی ئەکاتە LI کە ئەم ئێڵە پێڵان سێلف ئەندوکتانس کە تەبان ئپسیلۆنەکەیشی ینی کاتە ماینەس L DI بە DT ینی تۆ مەسەلەن بڵێن هەر ئەمەت هەیە ئەوەختەکانێت تەزی پیاڕوە فیەکەیەتی بۆ بزانانی بزە گۆڕانکاری لە ئینەکەی دروستکەی لە EMF-ەکە ینی ئەوی فە دروستکەی ئەبێ ئەو فلۆکسە بگۆڕی ئەو فلۆکسیش بەو شێوەزە گۆڕێ کە لە کۆتەیە گەر ئێڵ کۆنستان بێ کاتێ DI بە DT بە گۆڕانی تەزوو ئپسیلۆنەکەت ئەڕۆ ینی بەم پێڵێن EMF induced مثالێکی تر توریدیال کۆیلە ئەمە هەر ئەم کۆیلەیە بەس
هەر ئەم کۆیلە تۆ بێنە بە پێشاوی خۆت بەڵام ئەمانەیان بە شێوەی مرەبعی بێ حەڵقەکان بازنەیی نەبێ هەمووی مرەبعی بێ دەنگی باران دی احتیماڵەن قوڕەبارێ ئەکاتە بزانیشین بە شێوەی بۆ بێ کەوا بوو و تەزویکشی پیاڕاتەمە کانە بزانێکین بی لەناو ئەمە لەناو ئەو هەڵقە مرەبعیانە یا چۆن گۆشیانە بە چ شێوازێکە بی ینی ئەوانێکی تەنی گۆرەگرین ئەگەر ئەمە ئەکسسێکە لە ئەکسسێکەوە تا ئێرە بیە تا شوێنی لێرە لێنی تۆ شریتێک لەم ڕووبەری ناو ئەو مرەبع وەرەگری تا ئێرە ئێس بێ تا ئێرە ئێس بێ واتر ئەمە بیە ئەوە تا ئێرە ئێس چی ناوایە بەرحاڵ ئەو تا ئێرە ئێسا تا ئێرە ئێسا ئەمەش ئایە لێرە تا ئێرە ئەی لێرە تا ئێرە ئێس بیە کاتە میو0 NI لەسەر 2 پای ئێس گەلی لێرە کە تو ئێندانە لەم هەڵقانەت هەبێ بی لێرە کاتە چی کاتە میو0 NI 2 پای ئێس چونکە لێرەوە تا ئەو شریتە تەنکە ئێسا فلۆکسەکە کاتە چیە بێم ڕووبەرە حەسێ بکەی ئەم ڕووبەرە کاتە H کەرەتی DS ینی DA کاتە کاتە کەرەتی DS BDA بیەکە دانین بەڵام کەکە کردە HDS ینی HDSەکە لێرا دەرکەوە ئەمە HDSە ئەو کاتان تگناڵەکەی تۆ کاتە AB یەک لەسەر SDS تەبانەمە کاتە LN کاتە LNی B لەسەر A ئەوە ئایەکەمان ئەوە ئێستا ئەوە فلۆکسەکەمان دۆزیوەتەوە فیەکەمان ئەمەیە کەوە بوو ئێستا ئایەکەی لێ دەرکەی ئەوەی کامێنێتەوە هەمووی چییە بریتە لە L لە L چونکە دوودانە نیە یەکدانەیە وانەبێ بە سلف ئەندوکتانس کەوە ئەڵەکەیەتی ئەوەیە کە لێرای بینێمە ئێڵەکەمان ئەنی ئەم ئێڵا ئەم دۆسیەوە ئەوەی کاکەوێتە پشتی یەکە